ڕێکارەکانی خۆپارێزی تونند و تۆڵتر بکەین و من دڵنیاشم گەشتبینیشم خۆشببینیشم بەیەکەوە بین ڕێکارەکان پەیڕاو بکەین ئەم دۆخە دەخەینەوە ژێر کۆنتڕۆلی خۆمان بەردەوامی ئەم دۆخە خۆنە پارێزی باوەڕتان هەبێ دەمانگەیەنێتە کارەساتی گەورە ئێمە بڕیارمانداوە لە کۆبوونەوەیکی تایبەت بە بەشداری هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە ڕۆژی 9/6 تاوەکو 9/7 دەرفەت دەدرێتە هەموو ئەو هاوڵاتیە بەڕێزانەی کە ئاویان بە زێدەڕۆ ڕاکێشاوە لەو ماوەی ئەو مانگە خۆیان خۆبەخشانە ئارەزومەندانە ئەو ئاوە تەجاوزەی کە ڕاویان کێشاوە واتە ئیشتراکیان نەکردوێتەوە پێوەریان نەبەستووە لە ماوەی ئەم مانگە خۆیان ئەم زێدەڕۆیە لابن ئەگینە دوای ئەم ماوەیە وەکو بابەتی کارەوە تیمی تەواومان تشکیل کردووە هێزی ئەمنیمان دیاری کردووە دەست دەکەین بە هەڵمەتی بڕینی ئاوی زێدەڕۆ لە هەموو سنووری پارێزگای هەولێر و ئێمە 3 مانگمان دیاری کردووە بۆ ئەوانەی خانی زێدەڕۆیان هەیە وەکو بابەتی کارەبا و پێوەری ئیشتراکیان نەبەستووە لە ماوەی 9/6 کە ئەمڕۆیە تاوەکو 9/9 دەست بکەن بە بەستنی پێوەری کارەبا بە شێوەی پێوەری میکانیکی ئەوەی نوێ ئەوەی تا 9/9 نەبەستێت ئێمە ناچارە بین ئەو قراڕی مەجلیسی شورا کە دەڵێ بۆ هەر مانگێک 100,000 دیناری لەسەر حسابەکەین ئەو کاتە ناچارە بین ئەو بڕیارە جێبەجێ بکەین تا 1/5 ڕابردوو دەبوایە هەموو مۆلیدەکانی سنووری پارێزگای هەولێر کاتم بکرێن بێدەنگ بکرێن بەڵام نزیکەی 4 مانگ ئەو هاوڵاتیانێک کە مۆلیدیانێ نەیانتوانی کار تێدا بکەن بەهۆی قەدەغەی هاتوچۆ بۆیە ئێمە لەگەڵ ئەنجومەنی مۆلیدات کۆبووینەوە بەشێکی زۆریان بە سوپاسەوە کردویانە دەستخۆشیان لێ دەکەین بەشێکی زۆریش هێشتا ماون نیوەی زیاتری ماوە تقریبان ئێمە یەکی دەمان لەگەڵ ئەوان دیاری کردووە وەکو دوا مۆڵەت و ئەم ماوەیەش درێژ ناکرێتەوە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لیژنەیەکمان تشکیل کرد بۆ تاپۆکردنی ئەو خانوانی کە بە زێدەڕۆی دروستکراون لە هەفتەی داهاتوو ئەو هاوڵاتیانە دەتوانن دەست بە خۆتۆمارکردن بکەن بۆی ئیدراعاتەکانی تەملیکردنی ئەو خانوانە دەست پێ بکەین بە پێی ئەو ڕێکار و ڕێگایانەی کە لە ناو قانونی ڕقم 3 ساڵی 2019 پەرلەمانی کوردستان هاتوون